رێزدار کارزان هەمێت شروعەکاری ئابووری لەگەلمەیە کە کارزاندان باش و سپاس بۆ ئامادەبوونەوە شەڕێک بداوی نەبوو شەڕێکێدن هاتە سەری غەزە و ئیسرائیلێ مۆدیس هەری داوی دەبێژیتن باندورێکا مازن لەسەر نرخان چێ ناکەتن گوتنەوە لەسەر بێ چییە ئایا نرخ بلند نابن بە ڕێژەین کۆ دەستپێکا شەڕدا دەهاتن پێشبینیکردن ترسێکژی چێ بوو ناوە دنیایدا بەڵێ ئەم کاتە باش کاکاوەر بەڕاستی ئێستا پرۆسە جیهانیەکان و قابووریەکانی جیهان وەکو 50 ساڵی ڕابردوو یاخود 100 ساڵی ڕابردوو جیاوازترە کە کاتی خۆی کە هەر قەیرانێک لە وڵاتێکی نەوتی یاخود لە وڵاتێکی دەوڵەمەند بووە کاریگەری بەسەر هەموو نرخەکانی تر ئەبوو بەڵام ئێستا زۆربەی وڵاتە نەوتیەکان کە لە جەنگە نرخەکانی نەوت هەستا خامگیرن یاخود بە پێچەوانەوە دابڕن یعنی ئەوەی لە بیرمان نەچێت کە 2014 عێراق سووریا زۆربەی وڵاتە داویەکان کە تووشی قەیرانی پیرۆر و هێرشی داخی تیرۆریستی بوون نرخەکانی نێو $150 و هاتن بۆ 50 بەڵام ئەوەی ئێستا کە ڕوئەدا لە نێوان ئاسی جیهانی رووسیا خۆت لە غەزە و فەڵەستین و ئیسرائیلە ڕۆتەیەکی چۆنەڵێکردنەوەی دەرگای دیکەیە بۆ ململانێکی ئەم بۆ یەکلاکردنەوەی جەمسەکانی جیهان بۆ دەرخستنەوەی هێزەکان بۆ جارێکی تر بێنەوە سەر مەیدانەکە بەڕاستی ئەوەی کە لە رووسیا ڕوئەدا ڕوویدا 2 ساڵ پێش ئێستا بە تایبەتی کە بۆ هێرشی سەرکۆکرانی لەلایەن رووسیاوە پلانێکی دوور و درێژ بووە یعنی لە چەند مانگ بوو لە خۆ چەند ساڵێکی نزیکا ڕووی نەداوە بەڵکو ئامادەسازیەکان لە 2014 بۆی کراوە بەڵام لە 2008 بیری لێکراوەتەوە ئەوەی ئێستا کە ڕوویدا زیانێکی ئابووری گەورە بوو بۆ شکستپێهێنانی ئابووری رووسیا چونکە ئێستا بەپێی میدیاکانی ئەوڕۆپا و ئاوا رووسیا لە قەیرانێکی گەورەدا بەڵام بەپێی ئامارەکانی ڕۆژهەڵات و رووسیا خودی رووسیا بەهێزە بۆیە لێرە تۆزە ئەسەمەتۆ بتوانین هەموو نرخەکان یاخود قەیرانەکان بە تەواوی چارەسەرکەیت تەنها ئەوەی ئامارانە کە هەیە کاریگەریان پرچاوە ئەوەیە کە حتاکو ئێستا زیان ئابووریەکان گەشتۆتە $1.3 تریلیۆن بەڵێ ئەمە ئەپلەی یەکەم ئەو وڵاتانەیە کە خۆشت بەڕێزت باس لە داکەکە وڵاتە تازەگەشتە سندووکان زیانێکی گەوریان پێکردووە بەڵام لە وڵاتە دلهێزەکان و وڵاتە بەهێزەکان ئەوڕۆپا بەپلەی یەکەم زیانی پێگەشتووە ئاسی هەڵاوسان و ئاسی بەرزبوونی نرخەکانی بە شێوەیەکی بەرچاو و بە شێوەیەکی مەترسیدار بەرزبووە بله دەمەکە وەهادا وڵاتên ئەوڕۆپا ئەمریکا و بریتانیا شیان وێ بوشاییە و چێت بە بازارên wan de bi sedema şerê Rusya û Ukrayna pir bikin bi her rêyekê be li gel hatina vî şerî de ku piştbestineka wê bi ser rêyeka sereka bazirganî heye weke rêya deryaya Sûr û êrişên Hûsiyan li ser wêrê zêde bûye ew dê bikarbin dê vê demê da jî weke ku şiyan di şerê Rusya û Ukrayna de bûşayê pir bikin niha jî pir bikin di bazarên xwe de کاکاوەر هیچ وڵاتێکی ئەوڕۆپی یاخود وڵاتێکی تر ناتوانێت کۆمەڵێک ئەو پێداویستانی کە لە بازارەکان هەیە بۆ نمونە ئەو وزەیە کە لەلایەن رووسیا هەیە ئەو سەرچاوە دروشتیانی کە رووسیا هەیەی بتوانێت تۆ لە وڵاتێکی تر دابینی کە یعنی بۆ نمونە غاز نرخەکانی غاز لە رووسیا و بۆ ئەوڕۆپا زۆر هەرزانترە لەوەی لە ئەمریکاوە بۆ ئەوڕۆپا بێت یاخود لە وڵاتێکی عەرەبیە لە وڵاتێکی کەنداوە بە ئەوڕۆپا کە تێکوون لەگەڵ گواستنەوە لەگەڵ بیمەی چۆنەڵی تەئمین ئەمانە زۆر دێنە سەر نرخەکان ئەمە بۆ بەکاربەری ئەوڕۆپی یاخود بۆ بەکاربەری ڕۆژئاواییەکان زۆر گرانتر ئەکەوێت ئەمە لەلایەکی ترەوە سیاسەت شتێکە و ئابووری شتێکی ترە ئەمە بێەوە بزانیت چونکە لە بیدایەتی جەنگی رووسیا و ئۆکرانیا وڵاتانی ڕۆژئاوا ینی ئێستا گەشتۆتە نزیکەی 12,000 زای ئابووری بەسەر رووسیا سەپێنراوە کە گرنگترین کەسەکان کەرتی وزە بووە بەڵام لە کۆتاییەکانی 2023 لە راپۆرتێکی کۆنترۆڵی لە ئەوڕۆپا دەرئەکەوێت کە وڵاتانی یەکێتی ئەوڕۆپا لە 6 مانگی 2023 بە 16 بە بەراورد لەگەڵ 6 مانگی 2022 لە هەمان واتەدا بە 16 وزەی
زیاد کردووە لە ئۆکرانیا لە رووسیاوە بەڵام بله هەوڵیان داوە ڕێککەوتنی نهێنیان کردەوە کە نە رووسیا باسیکان نە وڵاتە ئەوڕۆپیەکان باسیکەن بەڵام ئێرش بینی نرخەکانی گاز نرخەکانی نەوت نرخەکانی وجا بەرەوکانەوە بله بۆیە لێرە ئەوان ململانیەکەوە ئەوڕۆپیەکان بەڕاستی سەرەتا بچنە ناو ئەم ململانیە لە ئۆکرانیا ئێستا خەریکە پێچەوانە ئەکەوە بله ئەڕاتەوە ئەبینین لەم لە نێو ئەوڕۆپا وڵاتێکە وڵات ئامادە نییە باشە ئۆکرانیا بکە چون ئەم بله جەنگە کۆتایی کا نایە کارزان ئاسان نییە بله سیاستا نختینه امریکا تندکرنا وی ده واندما ده روشکا وها ده کو جانته ده در باز ده کو باندورا ویل سر ولاتان جیه چی کاریگریا که خود چید کردن بکرتی جکرم آخوا کاریگەرەکەی ئەوەیە کە ئەو سیستەمی ئەمریکا دروستی کردووە یاخۆت برادەرهۆرد کە بانکی نێودەوڵەتی و صندوقی نەفتی نێودەوڵەتی دواتر بوونی سیستەمی دارایی سوێفت کە ئەمریکا کۆنتڕۆلی ئەکا وەکو سیاسەتێک وەکو دارێکی سیاسی بچی بەیانەکانی بەکاری ئەم پرۆژەیە بەرەو ئەبووە هەر بەدەلیلی ئەوەی ئێستا ئەندامانی گروپی پێک مامەڵە داراییەکانیان بە دراوی ناوخۆییە وهەوڵش لەسەرەوە ئەدەم دراوێکی هاوپەرد بله ئێمە ئەزانین لە کۆتاییەکانی 2023 نزیکەی 40 وڵاتی تر بووبەتە ئەنجام لە نێویان دەتوانێت کە سعودیە و ئێرانە دوو وڵاتی ئاوە سەرچاوەی وزەی گەورەن یەدەکی نەوتی گەورەن ئەم سیاسەتە نابێت کۆتایی بێت ڕۆژی ڕابردوو پێگری سەرۆک وەزیران بۆ کاروباری ئاسایی رووسیا دمیتری مدڤێدیف ڕایگەیاندووە کە ئەوان ئامادەن سیستەمی ئەنتەرنێتی گیانێتیش بپشڕێنن کەوا ئەمریکا باڵی بە کێشاوە باشە ئەمانە بۆ خزمەتی مرۆڤایەتی بۆ خزمەتی ئافریقا دروست بووە کەچی بۆ سیاست بەکارێ وەکو تۆڵە بەکارێت بۆیە بله بله ئەم پرۆژانەی ئەمریکا کە دروست کردووە بەرەو کۆتاییەکانە ڕوا بەڵام پێویستی بەکاتە گەلک سپاس ڕێزدار کارزان هەمین شروع بەکاری ئابووری ژ پاریسێ لەگەڵما بووی دەم باش